28 شەشی ساڵی 1940 لە هەڵمەتی دووەمی خاچپەرستەکاندا بۆ سەرجیانی ئیسلامی و داگیرکردنی بەشێکی زۆری خۆراوای عەرەبی بە تایبەت لەلایەن هۆڵەندی و پورتوگالیەکان و هەوڵدانان بۆ گەیشتن بە ڕێگا بازرگانەکانی خۆراوای عەرەبی ئابڵۆقەی چەند مانگی سەرشاری دیمەشقیان هەڵگرت و ناچار بە گەڕانەوە و شکست بوون و موسڵمانەکان توانیان سەرکەوتن بەدەست بێنن. هەڵمەتی دووەمی خاچپەرستەکان و داگیرکردنی بەشێکی زۆری شوێنە هەسیارەکانی جیهانی ئیسلامی بوو وای کرد کە سەرکردە و پاڵەوانێکی گەورەی وەک سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بێتە مەیدانەوە و ببێتە ئاڵا هەڵگری جیهاد دژی خاچپەرستەکان و زۆربەی زۆری جیهانی ئیسلامیان لێپاک بکاتەوە. 28 شەشی ساڵی 1889 لادایکبوونی بیرمەند و نووسەر و ئەستێرەی درەوشاوی ئاسمانی ئەدەبی عەرەب و میسر مستەفا مەحموود عەقاد بە ڕەچەڵە کورد بووە و تاپۆلی سێی بنەڕەتی خوێندووە و بە ئازمون و سەرکەوتنی خۆی بووەتە یەکێک لە ئەستێرە درەوشاوەکانی ئەدەب و فیکر و ڕۆژنامەوانی میسر. ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی میسر بووە، هەروەها ئەندام بووە لە کۆڕی زمانی عەرەبی. عەقاد ڕۆژی سیانزەی سێی ساڵی 1964 لە شاری قاهیرە کۆچی دوای کردووە. 28 شەشی ساڵی 1936 لە دایکبوونی سەرکردە و مجاهید و بانخواز و خەباتکاری گەورەی فەلەستینی شێخ ئەحمەد یاسین ئیسماعیل لە عەسقەلانی فەلەستین لەدایک بووە. ناوبراو دامەزرێنەری بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماسە بۆ بەرەنگاربوونەوەی هێزە داگیرکەرەکانی ئیسرائیل. لە ماوەی ژیانیدا چەندان جار تووشی گرتن و چەرمەسەری بووە و بەهۆی بۆمبارانی فڕۆکە ئیسرائیلەکانیشەوە بەشێکی زۆری جەستەی لە جوڵە کەوتبوو. ڕۆژی 19 پێنجی ساڵی 1989 لەلایەن قەواری داگیرکەری ئیسرائیل سەرکردە و مجاهید و دامەزرێنەری بزوتنەوەی حەماسی ئیسلامی شێخ ئەحمەد یاسین دەستگیر دەکات و ماوەی 9 ساڵ لە زیندانەکانی خۆیدا دەیهێڵێتەوە. بەرگری لە قودس و هەوڵدان بۆ قودس و وەک ڕووگەی یەکەمی موسڵمانان لە ئامانج و ئاواتە گەورەکانی شێخ ئەحمەد یاسینی سەرکردە و مجاهید بوو. ڕۆژی 22 سێی ساڵی 2004 دوای نوێژی بەیانی شێخ ئەحمەد یاسین لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە شەهید دەکرێت. 28 شەشی ساڵی 2004 دوای داگیرکردنی عێراق و دروستکردنی عێراقێکی وێران و داڕوخەو و دروستکردنی دەیان سەرکردەی پارێزەری بەرژەوەندیەکانی ئەمریکا پۆڵ برێمەری حاکمی مەدەنی عێراق دەسەڵاتی تەسلیم بە عێراقیەکان کردووە و ڕای سپاردن تا لە نزیکترین کاتدا هەڵبژاردن بکەن و خۆیان وڵاتەکەی خۆیان بە هاوبەشی سونە و شیعە و کورد بەڕێوەبەرن و پۆستەکان دابەش بکەن.